الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد سيد الأولين والآخرين، وعلى آله وأصحابه وأتباعه وأولياء أمته أجمعين إلى يوم الدين. عزيزان وخوشويستان لشوية الجمعة المباركة لخدمتي كور مدح واستعيش رسول أكرم صلى الله عليه وسلم، ولخدمت سيري باكا الشمائل مباركة خلقي وخلقي آكار وخروشت رسول أكرم صلى الله عليه وسلم واي جورا لمن قبولك أو في غمبر من شاتك صلى الله عليه وسلم. يجيت شمائل خلقي في غمبر إخوة صلى الله عليه وسلم روشتي في غمبر نازدار صلى الله عليه وسلم أو في غمبر نازدار صلى الله عليه وسلم زور ذاتك بشرم بحيابه. طبعا شرم وشكو حياة صفته جوري همو بيغمبرانا صالحان وخاناسانا بشكل لبشكان إيمان لحديث صحابة وارد بو بيغمبري خواه أفرميت الحياء والإيمان حياء وإيمان بسراون بيكوا، إذا رفع الإيمان رفع الحياء، وإذا رفع الحياء رفع الإيمان، أو كما قال إيمان وحياة بسراو بيكوا. هركاتك إيمان نبي حياة شنية شرمش نية، أجر شرمش نبي إيمان ودين شنية بويا براسي حياة وإيمان وشرم صفتك جورية براسي حياة وشرم إنسان فيري تشاكو بياواتي ومرداتي أكاد حياة وشرمة شلا بياوا يا لافرتا براسي إنسان واليكا براسي بكاتا كسيكي سنگين كسيكي باش كسيكي تشاك لكم القاه. حياة وشرم أدب آدابك أو أن جورو مباركة وأكال إنسان لهمو خرافيك بباريسه لهمو تاوانك بباريسه بلام كاتك حياة وشرم نبو أو كات إيمان ودينش نابه إنسان توش همو حياة همو خرافه وتاوانك أبيه وكو پیغمبری خواه صلی الله علیه وسلم فرمید لك فرمایشتی حکیمان و پیغمبرانی پیشوتره اذا لم تستح فاصنع ما شئت، اذا لم تستح فاصنع ما شئت. اگر مثلا حیا و شرم نبو روی دم لبرستان نبی او ایت انسان تشیک بابی که حیا و شرم نبو همش لك کرد. بویا پیغمبری نازدار من صحابه کان وصف پیغمبر من بوکن افرمون ام پیغمبر نازداره زور بحیا و بشرم بو، بلام حیا و شرمکیشی اونده وان نبو کره حق و راسی لی بگره سخل معنی بحیا بحرمته بشرمه، بلام اونده بحیا و حرمته جاری وای حق ابینه کوره بیل استه شرمک حق در برینا انسان بشرمه بحیا به پیغمبر صلی الله علیه وسلم، بلام لنا حقیه لظلم لتاوانا پێویستە شەرمی نەبێ لە بەرامبەر ناحەقی و زوڵم و ستەم و خیانەتە. شەرم و حەیا لە شوێنی خۆی و لە مەکانی خۆیە، بەڵام کاتێکی کە ناشەرعی و منکەرێکی بینی بەڕاستی ئەبێ قسەی لەسەر بکە، بەڵام بە حەکیمانە بە دڵسۆزانە. پێغەمبەری ئیسلام صلی الله علیه وسلم ئەو شێوازە بووە. حیا و شەرمێکی زۆری هەبووە، بەڵام کاتێک ناحەقێکی بینیوە منکەرێکی بینیوە بە حەکیمانە قسەی لەسەر کردووە تا ئەو منکەرەی ڕەت کردووە لا بردووە. ئەبوو سەعیدی خوضری ڕەزا ڕەحمەتی خوای لەسەر بێ ئەفەرمێت لەبارەی حیا و شەرمی پێغەمبەری نازدارەوە صلی الله عليه وسلم كان النبي صلى الله عليه وسلم أشد حياء من العذراء في خدرها، وكان إذا كره شيئا عرفناه في وجهه. أم حديث إمام البخاري ومسلم روايتان كردوه. أبو سعيد الخدري فرمى پیغمبر أو نبى الشرم بحياة بوا ئافرەتێکی تازە پێگەیشت و کچۆڵێکی تازە پێگەیشت لە ماڵی باوکیە کە تازە پێگەیە و چەند بە حیا و بە شەرمە کە ڕووی نییە لەگەڵ ئافرەتانی گەورەشا قسە بکە چ جای پیاوان بەڕاستی ئەم کچۆڵەیە کە چەندێک بە حیا و بە شەرمە شەرمەکە لە ماڵی باوکی خۆیە لە کۆمەڵگا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لو حیا و حرمەت و شەرمی زیاتر بووە.
طبعا ما لروي حياة والشرم والتجويه في غمر إخوة كرا بموا إن شون أفرده منالي تازة بيجشتو شغلك شرمكا ناتو أن هندق سبكا في غمر إخوة صلى الله عليه وسلم زور بشرم بحيابه. حتى أبو سعيد أفرميت أجر يعني بناوتشاي في غمر إخوة أمان زاني يعني هست ما نكرت بدل خوشيو توري في غمر إخوة صلى الله عليه وسلم. يعني جاري وابو في غمر إخوة صلى الله عليه وسلم أجشتكي ناشني ببناية نك حرام وتاوان ومنكري قبيح أجشتك في غمر إخوة بينا خوش بوايا بو مروت وبياواتي إنسان ناشرين بوايا هست معنا كل في غمر إخوة بدأ متشابه بينا خوشه ويكسر وازمان لو اشتهينا في غمر إخوة لبردلي يا مقصينا أكل لي شو يشتغل حرام نبو تقصير سركا بلام بو بياواتي إنسان ومرداتيش تيجي جوان نبو في غمر إخوة أو ندب حياة وبشر بو بينا أوتن بلام أوان أيان زاني في غمر إخوة بينا خوشه يكسر وازان ليه هنا بلام أي فرم أجا حرام يك منكر ببوايا يكسر في غمر إخوة دست يختصريو تجي كل ما أجا ذلك كله وهروها في غمر نازدار من صلاة والسلام إلى السربية دايك إيمان داران أفرميت لباري مسألة خيزانه شون مسألة حزدي عثمان كزاوي في غمر إخوة صلى الله عليه وسلم دوكشي نازاري في غمر إخوة خيزاني بوا أو أندب حياة وبشرم بوا ملائكة شرمي ليكردو ملائكة شرمي ليكردو حزدي عثمان جاء أبي إمام وصاحي حزدي عثمان شرب حياة وبحرمة بيك في غمر إخوة صلى الله عليه وسلم حزدي عثمان جاري كان في غمر إخوة شو ماله عفوا في غمر إخوة دانش تبو حزدي عثمان شو ماله عندك للصحابة لقد في غمر إخوة صلى الله عليه وسلم تن صحابة تبيع أوهاتن في غمر إخوة صلى الله عليه وسلم زور خوي نزولان بويان كحزي عثمان هات توزي قاتي في غمر إخوة مبارك بدر وبو يكسر قاتي داف وشاو خوي جولاندو خوي الريكردو وكان قربان أو شون بو حزي عثمان آوا بويتو بلان بو أواني ترواني فرميت شون شرم لك سيك نكم خوا شرمي ليكا فريشتا شرمي ليكا الذي استحيت منه ملائكة الرحمن حزي عثمان دي حزي عائشة أفرمي أم في غنبري ناس دارة أو اندب شرم بوا أو اندب حياة بوا لحياتيا براسي عيبي مني نبيني مسألة من عيبي في غنبري هو نبيني صلى الله عليه وسلم لما مشتي خيزانية أم ذات مسألة كبازكا يعني هو كاري خيزانية جنوب بياون بيكون كاري شرعية بلام حياة وحرمتي في غمري خوا باسكا يعني أم في غمرة أو أن عظيم وجوربوا يعني نيران أبوه عندك شتي عندك البا أرزو وكم مسألة خلقي يتري أسعينا وهو في غمري خوا صلى الله عليه وسلم لهم مقامك على خلقي جواز حياة وحرمتك شيء وأنت الزور بوا منع ويل يكردوا براسي عزيزان خوشويستان يعني ما قيمي بحرمتي وحياة لوتكي حياة في غمري خوا صلى الله عليه وسلم يعني كم كس لئيمة هي عيبي خوي نبيني بيه يا مثلا دول الرجال أمشتي شرعية مثلا قال خيزانك عيب عادي كثير عن نبيني بلام سيركي في غمري خوا صلى الله عليه وسلم أو اشتى النبوة أما صفتك برزي رسول الله حتى أظن حزني عثمان لحياتي بدست الراس دسي بس ذكري وانا دا بويا حياة وحرمة ذكر وايل كردوا دستي راسي بذكري وانا دا لبرشي لبر أمية في غمري خوا الملائكة خوا الشرملية يعني حياة وحرمة لإسلام شتكي زور قورو مبارك وبيروسة هركس حياة النبي إيمان ودين شينيا هركسك حياة بو إيمان ودين شهية إيمان ودين سلامتك في غمري إخوان فرماشتا فرمت الحياء شعبة من شعب الإيمان أو كما قال حياة بشيك الإيمان للرياضة فرمت نك بشيك بل كنيوي إيمانه بس لا بحياة بإيمانه بوي آزان خوش ويستان إنسان
انسانی مسلمان پیاوژنی مسلمان هەتا بە حیا بنکەمە هەتا بە شەرم بنکەمە چونکە نیشانەی مرووەت و پیاوەتی و ژن سالاری و پیاو سالاری ئینسانە حیا و شەرم بەڵام ئیسە بەداخەوە چ لە پیاوانە چ لە خێزانەکانە چ لە ئافرەتانە چ لە کچانە لە کوڕانە ئەو حیا و حورمەتە نەماوە ئەمەش نیشانەی ئاخر زەمانە بۆ مەعلوماتە یەکێک لەو شتانەی لە ئاخر زەمانە بەڕاستی لەناو خەڵک و کۆمەڵگا کەمە بێتەوە ناو خێزانەکان حیا و حورمەت و شەرمە کابرا ئەگەر ئیمانی بێ و حیا و حورمەتی بێت چۆن ژێن بە باوکی خۆیدا بە دایکی خۆیدا چۆن بەڕاستی لەبەر باوکی خۆی هەڵناسیە و لەبەر دایکی خۆی هەڵناسیە چۆن دەستی باوک و دایکی خۆی ماچ ناکە چۆن مەسەلە بە برای خۆی مەسەلە ناڵێ کاکە و بە خۆشی گەورەی خۆی ناڵێ دادە و کە ئەم نەرێتە جوانە لا مسلمانان و بەتایە کوردواری ئێمە مەسەلەی باو بووە حتا باوک نەهاتایە سەر سفرە مناڵ نەهاتە سەر سفرە حتا باوک مەسەلەی نەهاتایەتۆ دایک و خێزان سفرەیان ڕانەئەخست کە هاتەوە ئەو دەستێ کرد بە نان خواردن و بسمیلایە کرد ئەوسا منداڵ دەستیانە برد یان حتا باوک لە حیاتا بوایە و گەورەی خێزانە و لە ماڵا بوایە مناڵێک بەڕاستی شانیدا نەیەڵا قاچی ڕانەئەکەشت بەڵام ئێستا سەیرەکەی نێرگەلە بەیە خۆی کەشت عەرەق بەیەکەوە خۆنەوە نەعوذ بالله مەسەلە باوک و کوڕێ جوێنی زۆر پیس بە یەکتریەدە ئەمە بێحەیایی و بێحورمەتیە بۆیە پێغەمبەری خۆمە حیا و ئیمان بەیەکۆیە کە ئیمانی بێ حیای هەیە حیای بێ ئیمانی هەیە دەی مادەم هیچ کامیان نییە هەموو شتێکیان لێڕچاوە لێ ڕوئەدا بۆیە پێغەمبەری خوا فەرمێت ئیذا لەم تەستەح فەصنع ما شئت ئەمڕۆ سەیرەکەی کچەکەیە کوڕەکەیە کۆمەڵێک بە جۆرێ خۆیان ئەڕازێنەوە بەڕاستی نە باوک نە دایک پێی خۆش نییە کۆمەڵگا پێی خۆش نییە سەیرەکەی ئەمە بێشەرمی و بێحەیایەکە لە کۆمەڵگا لە مناڵ و عایلە و خێزانەکانی ئێمە ڕوئەدا ئەمە هۆکارەکەی ئەوەیە حیا و شەرم نەماوە ئەگەر حیا و شەرم بمێت ئینسان کە شەرمی لە خوا کە شەرمی لە پێغەمبەر کرد شەرمی لە مەسەلە ئەو کاتە شەرمی لە خەڵکی کۆمەڵگاکە خوای بەڕەقیب زانی ئەو کاتە بەڕاستی شەرم لە خواکە لە ترسی خوا کارەکان ناکات لە ترسی خوا گوناه ناکات لە ترسی خوا تاوان ناکە مەسەلە ئەمڕۆ سەیرەکەی جامیعە و کولیەکانی ئێمە زانکۆکانی ئێمە مەکتەبەکانی ئێمە بەڕاستی لە زیاترەوەی کەلەبە فێری ئەدەب ئەخلاق ڕەوشتە بەڕاستی حەیای لێ هەڵگرتوون وای لێ کردوون جاری وا هەیە کوڕەکەیە کچەکە کە هیچ حورمەتێک بۆ باوکو دایکی دانانێ بەڕاستی بە جۆرێک خۆی ئەڕازێنێتەوە جلوبەرێک لەبەرەکە حیا و حورمەت ئەساسی دروستبوونی خێزانە ئەساسی دروستبوونی کۆمەڵگایە ئەگەر حیا و حورمەت لە خێزانەکانە هەبێ ئەو کاتە ئەولادەکان شەرم لە باوکو دایکیانەکەن ناڕۆ لە دایکی هەڵدا لە باوکی هەڵدا کاکە بە گوێ خۆمان بە چای خۆمان بینیمانە بیستومانە مناڵ بووە باوەگەڕی خۆی کوشتە باوکی خۆی کوشتووە لەسەر مادە و لەسەر پارە مەسەلە لە دایکی خۆی هەڵدا دایکی خۆی دەرکردووە ئەمە ئەگرێتەوە بۆ بێحەیایی و بێحورمەتی بۆیە ئازان و خۆشەویستان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر زاتێکی بە حیا و بە حورمەت بووە و ئومەتەکەشی بە حیا و بە حورمەت بن سەحابە نازارەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خێزانەکانیان لەسەر حیا و حورمەت و ئیمان پەروەردە کردبوو بۆیە خێزانی بەختەوەر بوون عایلەی بەختەوەر بوون و هەموویشان سەرکەوتوو بوون لە ژیانە ئێمەش ئەگەرمانوێ سەرکەوتوو بین بەختەوەر بین پێویستە ڕێچکەی پێغەمبەری خوا ئەسحابی پێغەمبەری خوا عارفان و خواناسان بگرینە بەر و لە ڕێباز و نەهجی ئەوان لا نەدەین حیا و حورمەت کە سروت و شیعاری پێغەمبەرانە بەتایبەت پێغەمبەری ئێمە و عارفان و خواناسانە سروت و شیعاری ئێمەش بێ ڕێزی لێ بگرین هەتا بتوانین بە حیا و بە حورمەت بین لەگەڵ خۆمانە لەگەڵ ماڵ و منداڵمانە لەگەڵ خێزانمانە لەگەڵ باوک و دایکمانەوەی لە حیاتا ماوە لەگەڵ قەوم و کەس و ڕەفیقەکانی باوک و دایکمانە لەگەڵ منداڵەکانی خۆمانە حتا یعنی پێویستە باوک لە ناو خێزانە زۆر ئاگاداری جلوبەرگی بێت یعنی بەش جیوازێک تەسەڕوف نەکا کچەکە یا کوڕەکەی ببینێت بۆ ئەوەی کە بێحەیایی ڕوونەدا لە عایلەکە مەسەلە بۆ ئەوەی کەوا بێشەرمی ڕوونەدا کە تۆ مەسەلەی بە تراکسوودێکەوە
جۆرە جلێکی خۆ لەناو مناڵەکانە سوڕایتەوە شەرمت لێ ناکەن حەیات لێ ناکەن یا مەسەلەی دایکی منداڵەکان ئەگەر جلوبەرگێکی ڕێگوپێکی لەبەران نەبێ خۆ حەڵاڵن چوێنی لەبەرا بێ ماڵی خۆی بەڵام لەبەر مناڵەکانی لەبەر عائیلەکەی لەبەر حیا و حورمەت پاراستنی حیا و حورمەت پێویستە پۆشتە بێ ڕێکوپێک بێ بۆ ئەوەی کەوا مناڵەکەیشی پۆشتە و پەرداخ و ڕێکوپێک بێ سبەینێ ئەم پەروەردە ناو خێزانەکەی خوا جێبەجێکە خوا لە هەموو لایەکمان خۆش بێ و لە هەموو لایەکمان ڕازی بێ خوا لەبەر خاتی و پێغەمبەرە نازدارە سەڵات و سەلامی لەسەر بێ لە هەموو لایەکمان خۆش بێ لە باوکو دایکمان خۆش بێ خوایە بە حیا و بە حورمەت ناکەی خوایە حیا و حورمەتمان لێ نەسێنیتەوە خوایە ئەو حیا و حورمەتەی کە داتە بە پێغەمبەری خوا ئەصحابی پێغەمبەری خوا عارفان و خواناسان خوایە بە ئێمەشی بێ بە خێزانمانی بێ مناڵەکانمانی بێ خوایە مناڵەکانمان بە حیا بن بە حورمەت بن بە ئەدەب بن بەرامبەر بە خۆمان بەرامبەر بە کۆمەلگا یا ربی خوایە گیان لێ دەپارڕێنەوە بە ئیمان و دین و حیا و حورمەتمان ژێنەوە بمان بێنەوە زیندومان کەرەوە لە دەرد و بەڵاو نەخۆشی و ناخۆشی خۆمان و خانەوە و عائیلە و ماڵ و منداڵمان پارێزاو کە خوایە ڕزق و ڕۆزیمان بدە خوایە لە حرام و تاوان پارێزامان کە ڕزق و ڕۆزی مەگەر لە ئاسمانە بیبارێنە بەسەرمانە لەسەر ڕزە بمانی دەرکە لای هەر کەسێک خوایە بمانی ئاسان کە یا ربی خوایە لێ دەپارڕێنەوە ئەوەی دۆستمانە دۆستی بی ئەوەی دۆستی ئیمان و دینمانە دۆستی خێزان و کۆمەلگای مسلمانانە دۆستی ئێمەی کوردە یا ربی خوایە بەرقەراریکەی هەر کەسێ دوژمنی دین و ئەخلاق و خاک وڵات و نیشتمانوانە یا ربی خوایە زەرەر لە دینمانەدا زەرەر لە خێزانەکانمانەدا زەرەر لە ماڵ و مناڵمانەدا زەرەر لەم کۆمەلگادا ئەم کۆمەڵا توش ئیفسادی عەقیدەی و ئەخلاقی و ئابووریەکە ئەگەر شیاوی دادە خوایە هیداتی دەی ئەگەر شیاوی دادنی خوایە تەفروت و ناکەی لە کۆڵمانێکیتەوە یا ربی خوایە کوردستانمان ئاوادان و ئاوادانترکەی ئەمن و ئەمانی زیاترمان بیتێ لە هەموو دەرد و بەڵاو زاڵم مستەمکاری پارێزاومانکەی خوایە بەزەی بە مسلمانانی غەزە و فەلەستینە بێتەوە خوایە ڕەحمیان پێ بکەی مسلمانانی سین مسلمانانی بۆرما مسلمانانی کشمیر باقی مسلمانانی تری وڵاتان ئەمڕۆ لە زیلەت ئاژین لە ناڕەحەتی ئاژین زاڵم و کافر و گاور و جوولەکە زوڵمیان لێکەن قەتڵ و ئامیانەکەن سوتماکیانەکەن خوایە زاڵم مستەمکار لەناوبەرە یا ربی خوایە گاور و جوولەکە و کافر و مشریکان ئەمڕۆ مسلمانان چەوسێنەوە خوایە دەپارڕێنەوە تەفر و توران کە جێ و جاشان تێکشێنەوە سەرەکە مسلمانانی غەزە و فەلەستین و باقی وڵاتانی تر سەربەرزکە ڕزگارکە یا ربی خوایە گیان لێ دەپارڕێنەوە عاقبەتی ملایەکمان بەخێر بگێڕی یا ربی خوایە ئەوانەیشی کەوا دڵسۆزن بۆم شەریعەتە بۆ ماڵەکانی تۆ بۆ ئەم مزگەوتی ئەمە لە دنیا و لە قیامەتە همو لا يكمان سربرتكي آمين آمين أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين والسلام عليكم ورحمة الله وبركاته.